ڕقەمەکان لێرە دەینە سولارکەس و ڕقەم و بەرامبەری خۆیتی لێرە لەسەر ڕقەم ناوی خۆی دەڕۆ لێرە دادەینە خەڵتەی لێ دەین بە سێ بابەتە لێرە پشتی دەستوین دوای داینە سە مەقەلەیدی پێشی گەرم دەکەینەوە لێ مشتری ڕەوان دەکەین حەسە تەڵەباتی مشتریە مشتری هەیە خێی دەوێت حاموزی لێ لێرە دەین هەیە ترشی دەوێت دەوێت بزیان لێم تشکە هەیە دەوێت تیشکە بیبەرەکەی بۆ لێ دەین هەر کەس سوی لەسەر تەلەبیاتی خۆیتی لێرە 6 نەفەری ڕێژیش دەکەین ناو شەوایەیە خۆمان سەرەتا بەڕاستی زۆر گچکە بجێکە یعنی ڕۆژانە چکم یان دەردات و دەرنابوو ئەمەلە لە چتیەوە بەس لە خوای بە زیاد و خوا دەرکە چ کردەوە لە الحەمدولillah سە پێ ڕناگەین یعنی مشتری گاز دەمان لێ دەکات زوو ناستە پێشی یاڵا کاک ئێرە مەطعمی خاڵ و خوارزایە ئەوە زیاتر لە 6 ساڵە و پرۆژەیە دانرا لەلایەن برا گەورەکەم خالید و لەگەڵ هاوپیشەکەی سیروان 5 کارمەند کار دەکەن لێرە و زیاتر خەڵکەکە ڕووی هەولێرە و لە دەوروبەری هەولێر مووسڵ سەردانمان دەکەن و بیرۆکەی خاڵ و خوارزە لە وەڵڵەهی لایەن برا گەورەکەمەوە هات بەناوی خالید لەگەڵ کاسیروان و پرۆژەیان دانا و ئێستاش پەرێسەند و الحەمدولillah ئەوانەی لێرەش کار دەکەن هەر هەمومان خزم و ناسیارەیەکین و هەندێک ئافرەتیش لەناو کابینەی ئەوانە پاکخاینی ئەو کارەکەی دەکەن و ئەنجام دەدەن زیاتر خەڵکی دەوروبەری هەولێرێ و مووسڵێ و دۆکە و ئاکرێ و ئەو جیانە سەردامان دەکەن. ماسی باشترین خۆراکە باشترین خواردنە بۆ خۆپاراستن لە هەموو نەخۆشیەکان بۆیە ماسی باشترین خۆراکە بۆ ئەوەی خۆمان بپارێزین لە چاوری و هەروەها لە جەلتا ئێستا چکە جەلتە ماشەڵڵا گەلە زۆر بووە ساڵێک زیاترە هاتوچۆی ئەو شوێنە دەکەم کە ماسی خاڵ و خوارزە بەڕاستی یعنی ماسیەکانیان نمونەیە یەکێک لە خۆشیەکانی دیکەش بێجگە لە مەسەلەی ماسی خواردن ماشەڵڵا وەزەی گەورەیە وەکو خۆراک خواردنێکی خۆشە و بە جوانی دەبرژێنرێتن هەمیش جەوەکە جەوێکی خۆشە